ساڵ لە دوای ساڵ بەشێک لە شوێنە دیار و دێرینەکانی شاری هەولێر گۆڕانکاریان بەسەردادێت بە شێوەیەک ئاساوار و مڵکی دیاری ئەو شارە تا ڕادەیەک بەرەو لە ناوچوونەچێت. یەکێک لە شوێنە دیارەکانی ئەو شارە کە ساڵانێکی زۆرە خەڵک بە شانازیەوە باسی دەکەن کۆتری سەلامە، بەڵام ئێستا ئەو شوێنە بە شێوەیەکی تر نوێژەن دەکرێتەوە. بەداخەوە نەدەسەڵات و نەحکومەت بە هیچ شێوە گرنگیان پێ نەداوە. بۆ نمونە مەسەڵەن زۆر شوێن هەیە تا ئێستا کە چۆلیش کراوە بەڵام هیچ دەستکاریشی تێدا نەکراوە، هیچ نۆژەنیش تێدا نەکراوە، بەڵکو زیاتر بەرەو نەمان دەڕوە، زیاتر بەلەو لە ناوچوون دەڕوە. لەوانە گەڕەکی تعجیلمان هەیە کە لە هەرە گەڕەکە گرنگەکانی شاری هەولێر پاش ئەوەی کە چەندین ساڵە کە دوای ئەوە کە قەڵای شاری هەولێر کە گەورە دەبێت شاری هەولێر وردە وردە پەرە دەستێنێ یەک لە گەڕەکان گەڕەکی تعجیل لە گەڕەکی عارەبە مینارەی چۆلیە. مناڵ بووم بە بیرم دێ گردی قالیچاغە هەبوو کە شوێنێکی ئەسەریکی زۆر کۆنا لەوانەیە چەندین دراسەتی تێدا بکرابێت، چەندین شتی تێدا ئیکتیشاف کرابێت، بەڵام بەداخەوە هیچ گرنگێکی و هیچ احتیمامێکی پێ نەدرایە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت مەترسیەکان زۆر زیاترن لەسەر شێواندنی شوێنە مێژوویەکانی هەولێر، بەتایبەت گەڕەکی تعجیل و عارەبان و خانەقا و چەندان شوێنی تر کە ساڵانێکە چۆڵ کراون. گۆڕانکاری بەسەردا هاتووە لەبری ئەوەی ئێمە وەکو وڵاتان، ئێمە وەکو شارەکانی تری دنیا گرنگی بۆ شوێنەوارە بدەین، بیان کەینە شوێنێکی گەشتیاری هاوڵاتی لە هەموو شارەکانی دنیا بێن سەردانی بکەن. بەداخەوە وای لێ هاتووە کە لە ناو ببردرێ و ئاسارەکە بەرەو نەمان و لە ناوچوون بچێت. شوێنە دێرینەکانی هەولێر خەریکە سیمای خۆیان لە دەست دەدەن و ساڵانێکیشە هەوڵی بەردەوام دەدرێت بۆ پەراوێز خستنیان. هەرچی لایانی پەیوەنددارە لەو شارە نەیتوانیوە شوێنە مێژوویەکان وە خۆیان نۆژەن بکاتەوە. دانیشتوانی ئەو شارەش سەرباری نیگەرانیەکانیان لە بەرامبەر دەستکاری کردن و بەدەنگەوە نەهاتنی وەک پێویستی لایانی پەیوەنددار داواش دەکەن چیتر ڕێگە نەدرێت شوێنە دێرینەکانی شار بشێوێنرێتن و گۆڕانکاریان پێ بکرێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.